داواکاریەکانمان دەست پێ دەکەن لە سەرەتاییترین پێداویستی خوێندکارانی بەشە ناوخۆیەکان وەک ئاوی پاک بۆ خواردنەوە تاوەکو گەورەترین و دیارترین داواکاریەکان وەک گەڕانەوەی دەرماڵە بۆ خوێندکاران و وەک گەڕانەوەی دەرماڵە بۆ خوێندکاران و پاراستنی شکۆی زانکۆ و خوێندکارانی زانکۆ. داواکاریەکانمان بەگشتی لە کۆمەڵێک خاڵدا خۆی دەبینێتەوە کە بە کورتی ئەمانن: یەکەم، گەڕانەوەی دەرماڵە بە یاسا بۆ سەرجەم خوێندکاران. دووەم، گێڕانەوەی شکۆ بۆ زانکۆ و خوێندکارانی زانکۆ. سێەم، کەمکردنەوە و سنووردارکردنی ڕۆڵی ڕێکخراوە حیزبەکان لە نێو زانکۆ و پەیماگاکاندا. چوارەم، دابینکردنی پێداویستە سەرەکیەکان بۆ بەشە ناوخۆییەکان. پێنجەم، دابینکردنی پێداویستە سەرەکیەکان بۆ کەمپەکانی زانکۆ و پەیمانگاکان. شەشەم، کەمکردنەوەی جیاوازی لە نێوان زانکۆی حکمی و ئەهلی لە بابەتی وەرگرتن و دامەزراندنی خوێندکاراندا. ئەمانە دیارترین داواکاریەکانی ئێمە بوون و لەگەڵ ئەم داواکاریانەشدا چەندان داواکاری ترمان پێشکەشی لایانی پەیوەندیدار کردووە. دەمانەوێت هەموو لایەک ئاگادار بکەینەوە لە حاڵەتی پشتگوێخستنی داواکاری و مافەڕەواکانمان ئێمە وەک خوێندکارانی ناڕازی ناچار دەبین دووبارە پەنابەرینەوە بەر شەقام و بەردەوامی بین بە خۆپیشاندانە مەدەنیەکانمان.